ئەوەی کە ئامادەکاری بێ ئێمە سوپاسی لایەنی ئەمنی و ئیداری و حکومی ئەکەین لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان کە بە هەموو لایەکەوە لەسەر خەتن چی بۆ هاتنەناوەی دەروێشەکان و چی بۆ ئامادەکاری هەر لە فڕۆکەخانە و هەر لە جادەوبان و هێزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ هەر هەمویان هەوڵەکانیان جێگەی دەستخۆشی و سوپاس و ستایشە بۆیە بە ناوی هەمووانەوە سوپاس و دەستخۆشیان لێ ئەەکەین و داواشیان لێ ئەەکەین کە زیاتر یارمەتی دەربن بۆ ئەوەی بە مەراسیمێکی شایستە و ڕێکوپێک تەرمی جەنابی شێخ بگاتەوە دوامەنزڵگای خۆی لە شاری سلێمانی. هەروەها لێرەوە داوا لەسەر جەمهوریدان و خەلیفە و شوێنکەوتوان و دەروێشەکان و مەنسوبان و خزمان و خۆشەویستانی جەنابی شێخ و ئەهلی طریقەت و طریقەتی قادری کەس نەزانی ئەەکەین کە تەواوی بنەما تەندروستیەکان و ڕێنمایە تەندروستیەکان لە بەرچاو بگرن